ئیسلامی گەیاندۆتە وڵاتان و خزمەتی موسڵمانانی کردووە. نەخشەی هەموو جیهان لەسەر دەستی ئەو داڕێژراوە. ئەویش بریتیە لە ڕئیس پیری. زاناکان ئەڵێن کورد 12,000 زانای بەخشیوە بە سەقافەی ئیسلامی، بە دەوڵەتی ئیسلامی. ڕئیس پیری دۆزیتیوە. یانبیری ڕئیس ئەوە یەکێک بوو لە عالمە بەحریەکان. الرحیم لە قوتابخانە خوێندومانە کە کریستۆفەر کۆلۆمبۆس ئەمریکای دۆزیوەتەوە و لە هەموو سیستەم و زانکۆکان هەمان بابەت ئەوترێتەوە. بەڵام کاتێک لە ساڵی 1929 زانایەکی ئەڵمانی بە ناوی گوستاف ئەدۆڵف دێسمەس لە کۆشتی تۆپکاپی لە ئەستەمبول نەخشەیەکی دۆزیەوە کە نەخشەکە هەڵکەوتەی جوگرافیای هەردوو ئەمریکای کێشا بوو کە بە وردیەکی لە ڕاددەبەدەر و بە جوانترین شێوە و نزیکترین شێوە لە شێوەی ئێستای گۆی زەوی کە بەدەستی پیاوێکی هەژار کێشرا بوو. وای کرد ئەو بۆچوونەی کە دەڵێت کریستۆفەر کۆلۆمبس دۆزەرەوەی ئەمریکایە بکەوێتە ژێر پرسیارەوە و ڕێڕەوی مێژوو ڕاست بکاتەوە کە مسلمانێک بە ڕەگەز کورد بە ناوی پیری حاجی محیەدین برازی لە ڕێگەی نەخشەکەیەوە گەورەترین دەستکەوتی تۆمار کردووە و بە دۆزەرەوەی ئەمریکا بناسرێت. نەخشەکەی لە ڕاددەبەدەر سەرسامە و ئێستا زانایان تیۆری لەسەردا ئەمەزرێن و یەکێک لەوانە گراهام هانکۆک ئەو کەسایەتیە گەورەیە کە ئێستا تورک کردوویەتی بۆ مڵکی خۆی و تورکاندوویەتی بە ڕەچەڵەک کورد بوو بە پێی ئەو بەڵگانەی کە نووسەر محەممەد عەلی سەلمان لە کتێبی ڕئیس پیری ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە باسی دەکات لە میانەی 3 ساڵ گەڕان و بە دوواداچوونی لە کۆتاییدا لەسەر دەستنووسەکانی کوردبوونی ئەو پیاوەی دۆزیوەتەوە. پیری ڕئیس ئەو کوردەی ئەمریکای دۆزیەوە و یەکەم نەخشە جیهانی لەسەر پێستی ئاسک کێشا. ناوی تەواوی ئەحمەد محیەدین پیری سەر بەهۆزی برازیە هەرچەندە ڕێککەوتی لە دایکبوونی نەزانراوە بەڵام پێشبینی دەکرێت لە نێوان ساڵانی 1465 و 1466 لەدایک بوو بێت لە گالیپۆلی. ناسراوە بە ڕئیس پیری و هۆکاری ناسرانی ئەوەیە کە وشەی پیری بۆ ئەو شوێنە دەگەڕێتەوە تێیدا لەدایک بوو کە ناوچەی پیرانە لە کوردستانی باکوور. بەڵام ئەمە هێشتا یەکلایی نەکراوەتەوە چونکە بە کەسی دنیادیدە و ئەزموندار وتراوە پیر. هەروەها وشەی ڕئیس کە وشەیەکی عەرەبیە دەگەڕێتەوە بۆ ئەوەی سەرۆک بۆ لە سوپای گەلەکشتی عوسمانیەکان و لە ساڵی 1553 کۆچی دوایی کردووە. پیری یەکەم نەخشەی جیهانی خۆی لە ساڵی 1513 تەواو کرد لە دوای 36 ساڵ گەڕان بە نێو دڵی دەریادا کە نەخشەکەی پیری زانایانی سەرسام و دۆشداماو کردووە بە ڕادەیەک تیۆری لەسەردا دەمەزرێنن و یەکێکە لەو کەسایەتیە دەگمەنانەی مێژوو کە ساڵانە کتێب و سیمیناری لەسەر دەکرێت. نەخشە و کتێبەکانی باسوخواستێکی زۆری هەیە. نەخشەکەی پیری تاکە نەخشەیە تا ئێستا ما بێت کە جیهانی کۆنی لە خۆ گرتی بێت و بە کۆنترین نەخشەدا دەندرێت بە ڕادەیەک هەموو جیهان سوپاسی دەکات. ئەمە لە کاتێکدا کورد هەرنای ناسێت. بەڵام گەنجێک بە ناوی محەممەد عەلی سەلمان لە زانکۆی سۆران سیمینارێکی لەسەر کرد. دوای ئەوەی زانکۆ تەواو دەکات دەست دەکات بە توێژینەوەیەکی 3 ساڵە لەسەر ئەم پیاوە تا دوازار لەسەر دەستنووسەکانی ڕئیس پیری کوردبوونی ئەم بلیمەتەی دۆزیوەتەوە کە سەر بەهۆزی برازیە. ئەمە لە کاتێکدا تورک بە هەموو شێوەیەک هەوڵی داوە ئەم کەسایەتیە بشێوێنێت. لێرە ناوەستێت بەڵکو فیلمی لەسەر دەردێنێت و کتێبی لەسەر ئەنووسێت. وەک ئاماژەمان پێدا ڕئیس پیری سەر بە عاشیرەتی برازیە خێڵی برازی لە ژمارەیەک هۆزی کورد پێک دێن کە بەسەر باشووری ڕۆژهەڵاتی تورکیا و باکووری سووریا دابەش کراون و هەندێک سەرچاوە دەڵێن تەنانەت لە کوردستان، عێراق و ئێرانیش دەژین. وەک محەممەد ئەمین زەکی بەگ لە کتێبە بەناوبانگەکەی بە ناوی مێژووی کورد و کوردستان دەڵێت هۆزی برازی هۆزێکە لە هۆزەکانی حسنانلۆ. ناوی برازی بۆ یەکەم جار لە مێژوودا لە ساڵی 750 زاینیدا دەرکەوت. هەندێک لە مێژوونووسان دەڵێن لەوانەیە هۆزی برازی پێش ئەم بەروارە بە چیاکانی شەنگال وترابێت. بەڵام زانراویشە کە خەڵکی قەڵاکانی پاریزن لە ناوچەی کرماشان. بەڵام ناسر خوسرە و نووسەری کتێبی سەفەرنامە کە لە ساڵی 437 کۆچی بەرامبەر 1045 زاینی نووسویەتی دەڵێت إنهم كانوا يعيشون في منطقة جبلية شديدة الارتفاع حيث يبلغ ارتفاع إحدى قممها 3960 مترا. واتە ئەوان لە ناوچەیەکی شاخاوی زۆر بەرزدا ژیاون کە بەرزی یەکێک لە لووتکەکانی دەگاتە 3960 متر. هەرچەند پیری زۆر بەڕاشکاوی بێ پێچووپەنە ئاماژەی بە خێڵی خۆی کردووە کە برازیە. بەڵام تورک وەک خۆی هەمیشەیی خۆیان کەسایەتێ گەورەکان دەدەنە پاڵ خۆیان. لێرەدا چەند خاڵێک هەیە دەبێت ڕەچاو بکرێت. یەکەم، تورکەکان دەڵێن تورک بووە بە حکمی ئەوەی لە سەردەمی عوسمانیەکان ژیاوە. لە کاتێکدا وەک دەزاندرێت ئیمپراتۆریەتی عوسمانی کە نوێنەرایەتی هەموو مسلمانانی ئەکرد لە هەموو شوێنێکی جیهاندا بە تەنها حکمی تورکی نەدەکرد. دەسەڵاتی بەسەر نەتەوەی جیاواز و جوگرافیای جیاوازدا هەبووە
واتە لە یەک کاتدا عەرەب و ئەرمەن و ئەردەن و کورد و ڕۆم و یۆنان و هەنگاری و بولغاری و زۆرێک لە وڵاتانی تری لەژێر دەستدا بووە. دووەم، ناوەکەی ڕئیسپیری بە تایبەت وشەی پیری ئەم قسەیان بە هەڵە دەخاتەوە کە دەڵێن تورکە، چۆن وشەی پیری لە زمانی تورکیدا هیچ مانایەک نابەخشێت. پیری وشەیەکی نامانەبەخشە لە زمان و فەرهەنگی تورکیدا، بەڵکو ڕەگی ئەو وشەیە بۆ کوردی دەگەڕێتەوە. ئەمە لە کاتێکدا تورک هیچ کەسێکی بەناوبانجی نییە کە لە ناوەکەیدا وشەی پیر هەبێت، بەڵام لە ناو کورددا چەندین کەسی ناودارمان هەن کە هەڵگری وشەی پیرن. لەوانە پیرەمێردی شاعیر، شێخ سەعیدی پیرانی شۆڕژجێر و پیرباو و چەندین کەسانی تر، و ناوی کۆمەڵە شاری کوردستان هەن کە بە پیر دەست پێ دەکەن، لەوانە پیرەمەگرون، پیرمام، پیرسوان، کانی پیرە و هەتا دوایی، و هەندێک عشیرەتی کوردی هەن وەک پیرەسنی، پیرزادە و لەپاڵ هەموو ئەمانەشەوە ئەفسانەی پیرشالیاری هەورامی. دوای ئەوەی کە بە بەڵگەی مێژووی و ئەقڵی ئەوەمان خستە ڕوو کە پیری کەسێکی کووردە، بەڵام وەکو هەر زانایەکی تری موسڵمان بێبەش نەبووە لە تانەوتە شەر، لە تۆمەت هەڵبەستن لەلایەن ڕۆژئاواییەکانەوە. ئەمەش تەنها لەبەر ئەوەی هەڵگری دوو بە نرخترین و دەگمەنترین بەرهەمە کە نەخشەیەک و کتێبێکە. هەرچی دەربارەی نەخشەکەیە، دەستنووسی نەخشەکەی دەگەڕێتەوە بۆ 500 ساڵ لەمەوبەر، لە کاتێکدا ئەمڕۆ زانایان تیۆری لەسەردا ئەمەزرێنن. دەربارەی کتێبەکەشی بە ناوی کتاب البەحریە، واتە کتێبی دەریایی کە ڕوونکردنەوەیەکە بۆ نەخشەکەی، هەندێ زانیاری وردی تێدایە کە لە سەردەمی نوێژدا نەزاندراوە. بۆ نمونە باسی هەندێک لە هۆزەکانی ئەمریکا و ڕووەک و گیانلەبەر و هەتا دوایی کردووە تێدا. لە هەمووی سەرسامتر ئەستوری بەفری کیشوەری بە سەڵکی باشووری دەستنیشان کردووە کە 1 میلە کە بە درێژایی مێژووی نەخشەسازی و نەخشەکێشاندان نەبینراوە بتوانرێت شتێکی وا تۆمار بکرێت لەلایەن کەسێکەوە. و لەوەش پڕ سەرسامتر وێنەی چەند هەورێکی بریقەداری کێشاوە کە لە بەرزی 18 کیلۆمەتر باڵیان بەسەر ئەنتارکتیکا کیشوەری بە سەڵکی باشووردا کێشاوە. و لەوەش دەبڵ پڕ سەرسامتر خێرایی جوڵەی هەورەکانی دەستنیشان کردووە کە بە 700 کیلۆمەتر لە سەعاتێکدا مەزەندە دەکرێت. و لە تەنیش هەورەکان وێنەی پلەی گەرمی کێشاوە و بە 70 پلەی ژێر سفر. و لە ڕاددەبەدەر سیر لەوەدایە کە هەتاوەکو 2 ساڵ پێشێستا ئەم جۆرە زانیاریە لەو سەردەمە پڕ تەکنۆلۆژیایە نەزانراو بووە. بۆیە ناسای ئەمریکی سەرسامە و دەڵێت ئاخۆڕە ئیسپیری چ بلیمەتێک بووە توانی ویەتی گەورەترین دەستکەوت تۆمار بکات لە سەدەی 15 کە ئێمە تەنها 2 ساڵ لەمەوبەر توانیمان شتێکی وا بڵین. بەناوی خوای گەورە و میهرەبان، تەمان لە پێشەشیدا دەمەوێت زۆر سپاسی کاک محەممەد علی سەلمانی بکەم کە بابەتێکی زۆر گرنگی وروژاندیە بەڕاستی. تەمان کاک محەممەد علی یەک لە قوتابیە هەرە چالەشەکانی فاکەڵتی یاسا بوو، فاکەڵتی یاسا و پەیوەندی وڵاتەکان لە زانکۆی سۆران. هەر لە زوو لە قۆناغەکانی 2-3 دەستیدا ئەنجامدانی سمینار و گەڕان بە دوای هەندێک بابەت کە لە تایبەتمەندی خۆشی نەبوو بەڕاستی. و لە قۆناغی 4 بەبیرم دێ ئەو کاتە من ئیدارەی فاکەڵتیم بەڕێوە دەبرد، هاتە لای من باسی کەسایەتێکی کوردی کرد کە ئەو کەسایەتە تا ئێستا کەس نەیناسیە، کە لە کوردستانیشدا ژیایە، لە کوردستانی تورکیا. بەڕاستی بەلامانەوە سیر بوو و وەکو بڵێن نەمان دەتوانی قبولی کەین کە قوتابێکی بەکەردۆز کە تایبەتمەندی نییە بابەتێکی لەو شێوازە دەوروژێنی. بەڵام دوایی کە بە دۆداچونمان کرد بڵێ بینیمان بەڕاستی کەسێکی کوردی زۆر بەتوانە هەبووە کە لە ناو جێشی عوسمانیەکاندا ئیشی کردیە و توانێتی ئەو دەستکەوتە مەزنانە بەدەست بینی کە یەکەم خەریتە یەکەم نەخشە لەلایەن وی داڕێژرایە و دروست کرایە. ئەدی ئەو کاتەمە ئەوەندەی کە لە تواناماندا بوو بەپێی لەسەر داوای وی وێنەکمان دروست کرد و وێنەکەمان لە ناو فاکەڵتی ناو مەمەڕی سەرەکی فاکەڵتی هەڵواسی و نووسیمان کە ئەو کەسایەتێکی کوردە و لە شوێنە ژیایەوە ئەو دەستکەوتانەی هەبووە. ئێستا کە دەبینم کاک محەممەد بەردەوام بووە لە بەدواداچون لەو بابەتەی و توانێتی کتابێک کە کتابێک وەکو دەتوانین بڵێن بە تێر و تەسەلی باسی ئەو کەسایەتیە کوردەی کردیە لە پێناوەوەی کە کەسایەتێکە بە میلەتەکەی خۆی بناسێنی کە ئەوە بەڕاستی جوهدێکی
زۆر گەورەیە لەلایەن ئەو 2 ساڵە لە زانکۆکەی بڵێن تەواو بووە و هەروەکو باسم کرد لە تایبەتمەندی خۆشی نییە تایبەتمەندی خۆی سیاسە و پەیوەندە نێودەوڵەتیەکانە دەستخۆشی لێ دەکەین زۆر و شانازی پێوە دەکەین و هیوادارین بەردەوامبی لەو ڕێڕەوەی. سەرەتا زۆر سوپاسگوزاری کاک محەممەد علی سەلمانم کە هەڵساوە بە بەرنامەیەکی دیکۆمنتاری یا توێژینەوەیەک لەسەر ڕئیسپیری کە مێژوەکەی ئەگەڕێتەوە بۆ زەمانێک بەر لە ئێستا کە ڕئیسپیری ئەتوانم بڵێم جەنەڕاڵێک بۆ یا قایدێکی مەزن بووە لە ناوجەیشی سەردەمی عوسمانیەکاندا وەلا زۆربەی بابەتەکانی ژواڵێن کە منتیقی ئەقڵ واریدە کە قبولی بکات کە نەخشەی هەموو جیهان لەسەر دەستی ئەو داڕێژراوە یا نووسراوە بەڵام ئیدی لەبەر گەورەی ناوی ئەو لەبەر شکۆی ئەودا ئەتوانم بڵێم هەموو تورکەکان هەوڵیان داوە کە کوردایەتەکە لەسەر ئەو ڕاماڵن و بە تورک بیناسێن بەڵام موشەی پیری لە نێو ئاینیە کوردە کۆنەکاندا بە تایبەت لە زەردەشتەکاندا وشەی پیر هەبووەوە کە پیر پلەپایەک بووە لە ناو ئاینی زەردەشتی کوردی وە پابەندیش بووە بە فۆلکلۆر با ئێمە تێکەڵاوی بکەین بە فۆلکلۆر من ئەڵێم خزمەتکردن بە هەر بوارێک ئەگەر سنەتی ژیان بیتن بەڵام خزمەتکردن بە ڕەسەنایەتی و فۆلکلۆری باوان بە سەرجەم لە قوپۆڵەکانیەوە ئەوە واجبی ژیانم لە دیوێکی تر لە مێژووی دێرینی کووردا دوژمنێک لە دوایەکەکانی کورد هێندە نەیان وست جەستەمان بکوژن ڕۆحمان بکوژن هێندەی ویستیان فەرهەنگ و فۆلکلۆر و کەلەپۆر و داب و نەریت و دەستڕەنجینی و پیشەوەری و گۆرانی کار و هەموو ئەو شتە جێماوە جوانانەی باوان لە فۆلکلۆردا بەرەو گۆڕ بن بەڵام ئیدی لەو مەیدانیشدا چەند کەسانێک لەوێ ڕۆژگارێشدا چەند کەسانێک هاوشێوەی کاک محەممەد هاتنە مەیدان و فۆلکلۆر و ڕەسەنایەتیان لە هەناسەی مەرگ ڕزگار کرد من لێرەوە ئەڵێم عەشق و ڕەسەنایەتی وەک خەزێنەوان چەندەی بچە قوڵایی گەوهەر و مرواری زیاترت دەست دەکەوێ واتە باشترت دەست دەکەوێت وە لە دنیای پێشکەوتنیشدا چەندەی بەرەو پێش بڕۆی پێشکەوتوتری بەڵام لە دنیای خزمەتکردن بە ڕەسەنایەتی جێماوی باوان چەندەی بەرەو دواوە بگەڕێیتەوە ئەتوانی پێشکەوتوتر بیانیا گە دوو هەنگاو بەرەو دواوە بگەڕێیتەوە ئەتوانی هەنگاوێکی دوور و درێژ بەهاوێژی ئەمەیان لە دیوێک و وشەی فۆلکلۆریش باما ئەگەر وشەیەکی ئینگلیزیە فۆلکلۆر واتە ناسنامەی گەل یاخود ناساندنی گەل منش لێرە ئەڵێم لە جیاتی چاو دەستی هەموو ئەوانە ماچ ئەەکەم کە ئەیانەوێ خزمەت بە ڕەسەنایەتی جێماوی باوان بکەن و خزمەت بە فۆلکلۆر بکەن و خزمەت بەو دابوونەریتەی جێماوی باوان بکەن و ئینشاءڵڵا ئەو بەرنامە ڕێژەی کێوە کردی شتانە و بەرنامەدی کۆمنتاری لەسەر ڕئیسپیری کە لە سەردەمی عوسمانیەکان هەبووە دڵنیامە جێی خۆی ئەگری و وەجێی بایەخە بیت و زۆریشمان لێوە فێرە بین و سوودمەندیشە بین لە کۆتاییدا ئەڵێم ئەوەی فێرم ئەکا زیاتر مەمنونی ئەوم نەک ئەوەی تێرەمەکە ئێوەش بەشێکن لەوانەی کە فێرمانەکە ڕاستایش بۆ خۆی دنیا بدایەتەن ئینسان کاتێک کە هەندێک کەسی دێتە بەرچاو یعنی زۆر معجیبە بی بە بیرۆکە و بە کارەکانی یەک لەوانە کە تەماشای حەضارەت و شارەسانیەتی یاخود بڵێن مێژووی ئیسلام دەکەی چەندین کەڵە پیاوی تێدایە کە پێیان نەگوترێ ڕیجال یەک لەوانە پێگوترێ ڕئیسپیری یان بیری ڕئیس ئەوە یەکێک بوو لە عالمە بەحریەکان عالمەی زانای دەریاوانیەکان کە یەکێکە لەوانەی وەکو لە مەسادرەکان باسەکرێتن کە یەکەم کەس بووە کە ئیکتیشاف و دۆزینەوەی ئەمریکای حەقیقی لە سەردەستی ئەو بووە ناڵێن ئەو یەکەم مەسەڵەن ئەو بەتەنیا بووە بەڵام یەکەم کەس بووە وەکو دەڵێن کە ئەمریکای حەقیقی دۆزیوەتەوە بیری ڕئیس بە حکمی ئەوەی شارەزایەکی تەواوی لە مەجای قەڕاسینە و لە مەجای مەسەڵەن بڵێن بەحری و سوفون و ئەو شتانە هەبووە بەشداری چەندین داستان و چەندین شەڕی کردووە بە تایبەتی ئەو شەڕانەی کە لەگەڵ پورتوگالیەکان کردویانە طبعاً بیری ڕئیس یەکێک لەوانە کە مەسەڵەن بڵێن وەکو شۆفێری سەفینەکان بووە لە قەناتی سوێس لە شەڕی مۆدان و دواتر شەڕێکی دیکەیان لە دژی پورتوگالیەکان کردووە لە بەسڕا
بەڵام لەوێ بەڕاستی سەرکەوتوو نەبوون و لەوێ شکستیان هێنا. دوای ئەو شکستا پیری ڕئیس بیری لەوەی کردەوە چۆ وڵاتی مصر، بەڵام دەستی خیانەت لەوێش لەلایەن والی بەسرا کەوەکو دەڵێ دەستی خیانەتی پێگەیشت و لە مصر دەستگیر کرا. پاشەوەی کە لە مصر دەستگیر کرا لەوێ لە سێدارە درا. یعنی بەداخەوە کە ئێستا ئێمە وەکو موسڵمان لەسەرمانە لەسەر نەهج و بەرنامەی بیری ڕئیس بڕۆین کە عالمێکی بەحری بووە لە سەردەمی خۆی، یعنی بەخۆی لە ساڵی 1465 یاخود بڵێن خلافێکەیە کە لە ساڵی 1470 لەدایک بووە. ئەو معرەکەی مۆدان و ئەوانە کە لە ساڵی 1500دا ڕوویداوە کە لەگەڵ مامی لە هەندێک ڕوایداوە ولا مصادر و سەرچاوی ئەصح ئەوەیە کە لەگەڵ خاڵیدا بووە. لە ساڵی 1552 لە وەکو دەڵێ وەفاتی کردواتە ئەو ساڵە بووە کە لەی لە سێدارە درابوو. کەواتە ئێمە وەکو موسڵمان حەقوایە لەسەر نەهجی بیری ڕئیس بڕۆین کە پیاوێکی ئاوا کەڵەگەت، کە پیاوێکی ئاوا زیرەک، کە پیاوێکی مەسەڵەن بڵێن هەڵکەوتوو لەناو موسڵمانان کە توانی بحری متوسط بگۆڕێتن بۆ بحری عوسمانی. طبعا ئەگەر باسی کەسایەتی ئەحمەد محی الدین پیری بکەین کە پێدێ ڕئیس پیری یان پیری ڕئیس، پیاوێکە دەبوایە بە حکمی ئەوەی کە کووردا کورد لە هەموو کە زیاتر احتیمام و گرنگی پێدا بوایە. لەبەرچی ئەوە هیچ شتێکی کەمتر نیە لە صلاح الدین ئەیوبی. صلاح الدین ئەیوبی کە قودسی ئازاد کرد کوردێک بوو کە وەکو دەڵێ ئێستا ئێمە خۆمان بەرگێکی عەرەبی پێوا دەکەین کە حەقوا بوو ئێمە ئەوەش لە تورک دەربێنین و کە کوردە بە ئەسڵدا احتیماممان پێدا بایە کە عالمێکی ئاوا گەورە لە صلاح الدین زۆر بەناوبانگترا. خۆزگا ئەوە چۆن احتیمام بە صلاح الدین ئەیوبی درا، احتیمامیش بە ئەحمەد محی الدین پیری درا بە کە ڕئیس پیریە بۆ ئەوەی ئێمە وەکو کورد شانازیمان پێکەوە کە زانایەکی ئاوا پایەبەرزمان هەیە لە مەجالی بەحری و لە مەجالی کەشتیوانی و لە مەجالی قەڕاسینە. هەندی شتی تر کە لەسەر بیری ڕئیسی باسەکرێتن، بەڵام ئێمە دەرفەتمان نییە لەو ڤیدیۆ کورتە هەمووی باس بکەین، تەنها ئەوەندە کافیە. هیوادارم ئێمە لەسەر نەهجی پیری ڕئیس بڕۆین و بیکەین بە قدوە و پێشەوای خۆمان. سەبارەت بە کەسایەتێکی گرنگی کورد وەک ڕئیس پیری، تاوجێ من ئاگادار بم بە پێی بەڵگەنامە مێژوویەکان سەلمێنراوەکەوە کووردە و بەڵام ئەوەی زۆر گرنگ بووە ئەوەی من تێی بگەم فکرە ئینسانیەتیەکە، فکرە مرۆڤایەتیەکە بەسەر ئەو پیاوەدا زاڵ بووە، واتە خزمەتکردن لە بواری ئینسانیەت، لە بواری نیشتیمانی لای ئەو گرنگ بووە نەکنێتەوایەتی. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو فکرە درێژکراوەی ئەو فکرە گرنگەی کەەوە شریعەتی ئیسلامی لەسەر بیناکرایە، ئەویش ڕەتکردنەوەی پرسی مەسئلەی قەومیەتە بە شێوەیەکی گشتی، چونکە چەندین نمونەی تەطبیقیمان هەیە لە زمانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە ئاماژە بەوە دەکەن کە بە هیچ جۆرێک جیاوازی نەتەوایەتی یان دەمارگیری نەتەوایەتی لە ناو موسڵمانان یان لە ناو مرۆڤایەتی ڕێگە پێدراو نییە، ئەوە بە توندیش دژایەتی کردووە. ئیستینادەن لەسەر ئەو ئاەتێکەوە وەصفی پێغەمبەری خوا ئەکا صلی الله عليه وسلم دەفەرمێت وما أرسلناك إلا رحمة للعالمين، واتە ئامانج لە ناردنی تۆ خزمەتکردنە بۆ هەموو جیهان، بۆ هەموو عالم بێت تێکڕای نەک نەتەوەیەکی دیاریکراو. و بە تەطبیقیش دووسێ نمونەی زۆر گرنگ ئاماژە پێیەکەم کە چەندین نمونەی دیکە هەنا. یەک لەوان برایەتی نێوان مهاجرین و ئەنسار، بابەتێکی دیکە ئاشتەوایی لە نێوان ئەو دوو قەبیلەیەکەوە بە درێژایی چەندین ساڵ دوژمنایەتی لە نێوانیاندا هەبووە کە ئەوس و خەزرەج بوون. ناوی ئەو دوو قەبیلانە دوای هاتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ناوەکەشی نەما، هەردووچیان کۆکرانەوە لە ژێر یەک ناوی زۆر گرنگ، ئەویش بریتی بوو لە ئەنسار، پشتیوانان، یارمەتیدەرەکان، کە ئاماژەیەکی ڕوونە لۆ ئەوەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم و شریعەتی ئیسلامی هاوڕان نییە یان دژە لەگەڵ مەسەلەی قەومیەت. کەسایەتیە گەورەکانی مێژووش کە باسییان لێ بکەین و زانە گەورەکان زۆربەیان ئێستا مشتومڕ لەسەر ناسنامەی نەتەوایەتیان هەیە. ئەمەش بەڵگەیەکی ڕوونە کە نەتەوایەتی، ناسنامەی نەتەوایەتی، خۆ دەرخستن لۆ نەتەوایەتی لای ئەو زانایانە و ئەو کەسایەتیە گەورانەی مێژوو لە تەواوی بوارەکان گرنگ نەبووە. لە ناویشیاندا ئەو کەسایەتی کەمە ئێستا باسی یەکەین کە بریتە لە ڕئیس پیری، بەلای ئەو وەتەنیەت هەروەک باسم کرد نیشتیمانەتی و خزمەتکردنی مرۆڤایەتی گرنگ بووە، نەک نەتەوەیەکی دیاری کراوە.
ئیسلامی گەیاندۆتە وڵاتان و خزمەتی مسلمانانی کردووە و مسلمانانی ڕزگار کردووە و غەیری مسلمانانیشی ڕزگار کردووە لە کاتی تنگانەدا. ئێمە دەین حەزمان لێ باسی ئەوە بکەین کە دایکانی مسلمان چ ڕۆلەیەکیان پێگەیاندونە. ئەو دایکە مسلمانانە قوتابخانەی گەورە بووینە، دیارە پیری ڕئیسیش وەکو هەر منداڵێکی تری مسلمان پەروەردەی خانەوادەیەکی تامەزرۆ بووینە بە ئیسلام و جۆش دراون بە قورئان و بە سوننا و بە مێژووی کەڵە پیاوانی ئیسلام. یعنی قورئان ڕێنیشاندەریان بوو ئەو ئاەتانەی ئەفەلا یەتەدەبەڕون ئەو تەدەببر و تەفەکر و ئەفەلا یعقیلون، ئەوانە هەمووی وای لە زانایەکی وەکو شەیخێکی وەکو پیری ڕئیس کرد کە ئەو گەورە پیاوەی لێ دەربسێ ئیلتیزامبوونی بوو بە ئەخلاق و بە ئاکارە گەورەکانی مسلمانان، وای لێ کردێ کەڵە پیاوێکی ئاوای لێ دروست بکەن لە سەردەمێک کە هەرچی تەکنەلۆژیای وجودی نەبووە، بەڵام هەرچی تەکنەلۆژیا ئێستا معجەبی پیری ڕئیسە، معجەبی خەریتەکەیەتی. یعنی هەتا وەکالەی ناسا، وەکالای ناسای جیهانی معجەبی ئەوەیە کە ئەو پیاوە لە خەریتەکەی حتا زەویە کشتتوکاڵەکانی لێکزا کردیتەوە، لێک جیاواز کردیتەوە کە ئەم زەویە کشتتوکاڵە بۆ چ جۆرێک لە کشتتوکاڵ دەبێت و ئەمەیان بۆ ئەوە نابێ ئەویان بۆ ئەمە ئەشێ و ئەو خەریتەی ئەو یعنی پێش ئەو حتا کۆلۆمبسیش پێش ئەو نەبووە، دوای ئەو هاتیە ئیکتیشافی ئەمریکا کردێ و دۆزیتەوە. ئەو پاڵنەرە ئیلاهیانە، ئەو یعنی ئەو ڕوحانیەتە، ئەو ذکر و ویردانە، ئەو پابندبوونە بە ئیسلام بە واجبات و فەرائیزی ئیسلام و ئەو وعیە ئیسلامیە هۆشیاری ئیسلامە وای لەوانە کردیە کە ئەو خزمەتە گەورە بکەن و ئەو پەروەردە جوانە، ئەو پەروەردە ئیسلامی و مسلمانانە وای کرد کە ئەو کەڵە پیاوانە لە مێژوودا ڕوودەن و دەکرێت ئێمە ئێستاش خانەوادەکانمان واللهی دەکرێت لەسەر قورئان و سونە، لەسەر ئەخلاقی ڕەسوول الله و سەڵاسەم سەحابەکان و ئەخلاقی ئیمامی شافعی و شێخ سەعیدی نەورسی و شێخ سەعیدی پیران و هەروەها ئەمسالی صلاح الدین ئەیوبی و پیری ڕئیس، ئەوانە جۆش بدەین، باسی ئەوانەیان لۆ بکەین لەو سەردەما، با لە ناو خێزان ئەوانە ببنە باس و خواست، با ئەوانە ببنە حەکایەتی حەقیقی، نەک کارکتەری تربینین باسکەین، چ کارکتەری وەرزشی بی، چ کارکتەری سینەمایی بی، چ کارکتەری سیاسی بی، چ کارکتەری عسکەری بی، نە ئەوانە بابینین بیان کەینە پێشەنگ و بە منداڵەکانی خۆمانیان بناسێنین. جالێرۆ دەمەوێت دەستخۆشێکی گەورە لە برای بەڕێزمان کاکە محەممەد بکەین کە بەڕاستی ئەو هەستا لە ناو کۆمەڵگەی کوردەواری خۆمان هیوادارین ئێمەش ڕۆڵەکانمان لەسەر ئەخلاقی ئەوانە، لەسەر مێژووی ئەوانە ئەکەڵە پیاوێک کە ئەمە دەستکەوتیتی، ئەوە مێژوویتی، ئەوە کللتور و پاشماوەی ئەوانە. بسم الله الرحمن الرحیم. ئەوەی کە ئێستا ئێمە قسەی لەسەرەکەی یەکێکە لە کەسایەتیە زۆر گرنگەکانی چی مێژووی ئیسلامی، چی مێژووی کورد، چی مێژووی زانایانی دنیا، ئەویش بریتە لە ڕئیسپیری. ئەم کەسایەتیە گەورەیە هەرچەند زۆر لە بیر کراوە، بەڵام من ئەمەوێ لێرە یەک خاڵ بخەمە سەر پیتێک باسی ئەوە بکەم کە زۆر بەی زاناکانی ئێمە یاخود زۆربەی داهێنانەکانی ئێمە بەداخەوە زۆر جار ون ئەکرێن یاخود بە ناوی کەسی ترەوە ئەکرێن، یاخود هەندێک جار هەیە بە زمانە عامەکە بڵێن ئەدزرێن. یەکێک لەو کەسایەتیانەش کە حەقی خۆی نەدراوەتێ و ئینشاءالله وەکو ئەم پرۆژەی کە کاک محەممەد دەسی داوەتێ دووبارە حەقدانەوەیە بە کەسێک کە ئەهلی حەقە، ئەویش ئەوەیە ڕۆشنکردنەوەی داهێنانەکانی ئەو کەسایەتیە گەورەیە، ئەویش ڕئیسپیریە. بۆیە ئەوەی کە سەرنج بین لە دووتوێی داهێنانەکانی مسلمانان زۆر جار ئەبینین مسلمانان زۆر گرنگیان بە داهێنانەکانی خۆیان یاخود ئەو زانایانەی کە پێشتر داهێنانیان کردووە گرنگیان بە مێژووی و بابەتە نەداوە. ئەو کارەکەشی بۆ زۆر لایانی سیاسی و لایانی اقتصادی و لایانی داگیرکاری ئیستیعماری و ئەم بابەتانە ئەگەڕێتەوە، ئێمە ناچینە ئەو تەفاسیلەوە، بەڵام ئەوەی گرنگە ئەوەیە کە زۆر زۆر زەرورە دووبارە خوێندنەوە بۆ ئەو پرۆژانە بکرێت کە ئەزاندرێت
جێگەی شوێنی زانستگەی هەر کەسێکی ئەهلی علمە تاکو حقیقەتەکان بۆ خەڵک لە دوور و نزیک دەرکەونەوە. بۆیە هیوادارم ئەم پرۆژەی کە محەممەدیش سەر بگرێت لەو ناحیەوە ئەو حقیقەتە دەرکەوێت کە ئەو داهێنانەی کە زانا و لێکۆڵەوەرە و گەورەی کە کوردیشە کەویژ یەکێکە لە داخەکان کە خەڵک وەکو کورد نەیناسیوە دەرکەوێتەوە و حەق بە ئەهلی حەق بگاتەوە ئینشاءالله. دووبارە دەستان خۆش بێت. والله دەستان خۆش بی، دەستی نووسەر خۆش بی لە بۆ ئیشە گرنگە، چکە جاروەیە درێن لە زانیاریە لە دەمی شێرمان دەرنا، ئەوە لە دەمی شێری نییە، لە دەمیشی ڕەت بوو ئەو بابەتانە. دەزانی کاتی خۆی لەبەر ئەوەی خەڵک نەیگوتیە من کوردم، ئەمن عەرەبم، ئەمن تورکم، سەردەمی ڕئیس پیری، سەردەمی سوڵتان سلێمانی قانونی کەس ناوی تورک و کوردۆی نەبووە، کە دەتگۆ چی دەیگۆ مسلمانم، ینی هەویە مسلمانەتی بووە. ئەگە زۆر تاکی لێکرا عەشیرەتە چی دەبوو، بەڵام ئەوانەی کە ئەهلی میهنە بووینە عەشیرەتیشیان نەگوتی، لەبەرەوەی ئیشەکەی ئەوانە عالەمی بووە، ئیشەکی مەحەلی نەبووە، هەر بە ناوی عوسمانی هاتیە. لەبەر هەندێ لە 100 ساڵی ڕابردوو هەر دەوڵەتە و هاتن ئەو هەویانی خۆیان کۆ کردەوە. ئێمەی کورد لەو 100 ساڵی ڕابرد تووشی مەینەت بووین، دەوڵەتمان نەبوو، نەمانتوانی کۆیان کەینەوە، لەبەر ئەوەی هەر یەکە و خەڵک بردیتی. زۆر بە زەحمەت سڵاح الدینی ئەیوبی گەڕاندراوە کورد، زۆر بە زەحمەت شێخ سەعیدی نەورەسی گەڕاندراوە کورد، هەر یەکە و دەیگۆ ئیمنە، دوای ئاخری دەرکەوتکەوانی. ئەوەش یەک لەو محاوەلانەیە، ئیشاءالله ئیشێکی زۆر زۆر گرنگ و چاک کرایە کە دۆزەرەوەیەکی قاڕەی ئەمریکا کە تا ئێستا بە ناوی کۆلۆمبس بووە، کۆلۆمبس نە نەخشەیەکی هەیە، نەجێکەوتێکی هەیە، نە ئاسارەکی هەیە، ئەسڵ هەر نەشی زانی بۆ ئەو شوێنە چیە کە دۆزیوە، بەڵام ئەوە ڕئیس پیری دۆزیتیوە، ناوی لێنایە، کۆمەڵێک دیاردەی جوگرافی لەوێ تۆمار کردیە، دیڕاستەکی وردی لەسەر ئەو ناوچەیە کردیە، زانیتی قوتب چێن دەرەیە، زانیتی خوار و چێن دەرەیە، کاتە بە نەخشە و ئەوە کردی بە زانیاری و خۆ ئیش دیارە. ئەوە ئیشێکی کردیە بەڕاستی زۆر زۆر لە پێش هەموو جوگرافی ناسەکانی جیهان دەتوانین برین زۆر بە مرتاحی برین ڕئیس پیری یەکەم جار ئەمریکای دۆزیتەوە، ئەو ئەمریکای کە ئەو کاتی ناوی ئەمریکا نەبوو. بەناوی خۆی بەخشندەی مهرەبان، بێگومان کورد لە ژیانی خۆیان دەوڵەتێکی سەرانسەری گەورەی نەبووە کە لە ڕووی سیاسی و عسکەری و حکمی ناوچەیەکی زۆر فراوان بکە، بەڵام لە ڕووی زانستیەوە دەوڵەتێکی زۆر گەورەی بووە. کورد لە کوردستانە کۆمەڵێکی زۆر حجرەی بووە، سەردەمی ئیسلامە حجرەیەکی زۆری بووە، لەوانەیە هەزاران حجرەی بووە. زاناکان ئەڵێن کورد 12,000 زانای بەخشیوە بە سەقافەی ئیسلامی، بە دەوڵەتی ئیسلامی. 12,000 زانا لە کوردستانەوە هەڵکەوتون و پێشکەشی بە دەوڵەتی ئیسلامی کردووە لە بە مەرحەلەی بە قۆناغەکانی ئەمەوی و عەباسی و عوسمانی و هەتاک و ئەمڕۆیش. لەبەرەوە کورد لە مێژووە لە ڕووی زانستیەوە پێشی هەموو میلەتانی جیهانی یاوەتەوە. هەرچی قوتابخانەکان و زانکۆکانی یعنی تاران هەیە و ئەوەی دیمەشق و قاهیرە و ئەستەمبوڵ، ئەمانە هەمووی کتێبی زانا کوردە مسلمانەکان لەوێ بۆ بەتە بەرنامە و منهەجیان لەوێ پەیڕەویەکەن. لەبەرەوە کورد لە مێژووە لە ڕووی زانستیەوە زۆر زۆر دەوڵەمەنە، خزمەتێکی زۆر گەورەی کردووە. هەتا یعنی ئیمامی غازالیە فەرموویە سەقافەی ئیسلامی لەسەر 3 پایە دامەزراوە، 2 پایان کوردە، 1 پایان ینی غەیری کوردە، پایەیەکیان شارە زوریە، پایەیەکیان بۆتانیە. ئیبن خەلدون لە مقدمەکەی ئاڵێ سەقافەی ئیسلامی لەسەر 4 پایە دامەزراوە، 3یان کوردە، 3 پایی سەقافەی ئیسلامی کوردە، 1 پایان بە فارس و تورک و عەرەب و ئەمانەوە ئەو بۆشایان پڕکەوتووە. یەکێکیان شارە زوریە، یەکیان بۆتانی، یەکیان دینەوەریە. طبعا لە منتیقی شارە زوریە لە ڕۆژێکا هەبووە 500 قازی بەرهەمێناوە، 500 قازی مفتەیەکی زۆری بەرهەمێناوە. بۆ ماوەی 100 ساڵ حرەم مەکە و مەدینە هەردووکیان مفتی کورد لەوێ حکمی کردووە، ئەنی حکمی هەموو مەکە و مەدینەی کردووە
مفتي حرمين بيوتو يعني مكة ومدينة 100 سال كل حكمي كدول الروي قاضيتيه وكحكمي وكذا جاي لاسطنبول لها مش انا كان لبرو كرد براسي رولكي زور گەورەی لە مێژووە پێشکەش بە دەوڵەتی ئیسلامی کردووە بە هەموو قۆناغەکانیەوە یەکێک لەو پیاوە گەورانەی کەوا کورد پێشکەشی بە حەزارەی عوسمانی کردووە شارچە عوسمانی کردووە ئەم پیاوەیە کە ئەم پیاوەش ناوەکەی ناوی حاجی ئەحمەد محێدین پیریە کە ئەم پیاوە لەقەبەکەی گوایە ئەڵێن ناوی پیری ڕئیسە هەندێک ئەڵێن پیری مەبەست لە دەی پیرانە کە شێخ سعیدی پیرانیش خەڵکی ئەوەیە هەندێکی کەڵێن نەخێر پەیوەندی هەر بە هینێکی ئاینی هەبوو تا ئەو کاتە هەبووە هەر پیاوێکی گەورەی زانا هەبوو بێ پیان تۆ پیر ئەڵێن ڕەبتی بەیەوە هەیە بەڵامیتر هەر کامێکیان بێ ئەم پیاوێکی گەورە بووە پیاوێکی بەتوانا بووە لە دەوڵەتی عوسمانیە ئەم پیاوە سەرکردەی هەموو هێزە دەریایەکانی عوسمانی بووە ئوستۆڵێکی زۆر گەورەی بووە هەتا ساڵی 1505 لە ساڵی 1505ەوە ئەم پیاوە تەفەڕوقەکە ئیترواز لە مەسایلی عەسکەری هێنێ و دەوڵەتی عوسمانی دایانێت کە خەریکی نەخشەسازی بێ بۆ دەوڵەتی عوسمانی یعنی ئەقڵیەتی زاناکانی کوردی ئەو کاتە دەوڵەتی عوسمانیا کە یەکێ لەوانە حەکیم ئیدریسی بەدنیسیە کە کوردە ڕایۆشکاری سیاسی و عەسکەری سوڵتان سەلیم بووە ئەمیش ئەمیراڵی سوڵتان سەلیم بووە ئەنی ئەم پیری ئەم دوو پیاوە لەگەڵ سەدان پیاوی گەورەی کورد هەمویان لە خزمەتی دەوڵەتی عوسمانیا بوو ئەو حەزارەتیان پێش خستووە ئەم پیاوە کە ویشەکە لە ساڵی 1505 و تەفەڕوقەکە بۆ ئەوەی کەوان نەخشەیەک دابنێ بۆ دەوڵەتی عوسمانی نەخشەیەکی جیهانی کە دەوڵەتی عوسمانی هەموو جیهان بگرێ کۆتایی بە هەموو هێزەکانی کە بێنە کە دایم خەریکی شەڕ و شۆڕ و لە ناوبردنی مرۆڤایەتی و کوشت و کوشتار و لە ناوبردنی شار و دێهات و ئەوانە بوون یەک حکومەتی وەکو چۆن ئەمڕۆی خۆمانەڵێن دیموکراتی ئاسایی دروست بکات لە هەموو جیهانە ئەم پیاوە دانێن کە یەکەم ئیشی ئەوە بێت بگەڕێ بە شوێن نەخشەکانە ئیشی یەکەمی کە لە کتێبەکە هەچەن بە ئیشی دووەم باسیەکە بەڵام ئیشی یەکەمی ئەم پیاوە ئەوەیە کە بە وڵاتەکانی دەوروبەری دەریای ڕەشە وڵاتەکانی دەوروبەری دەریای ناوەڕاستە وڵاتەکانی دەوروبەری دەریای سوورە ئەگەڕێ ئەمانە هەمووی دیاریەکە لە ڕووی نەخشەوە نەخشەیەکی زۆر جوانی بە قیمەت دانێ بۆ دەوڵەتی عوسمانی پێڵێ هەر کاتێ تو پێویستە بە هێرش هەبوو ئەوە قەڵا گەورەکانە ئەمە شاخە بەرزەکانە ئەمە شوێنە استراتیژیەکانە ئەمانە با لە بەرچاوتا بێ هێرش بۆ ئەمانە بکە بۆ ئەوەی تۆ دایمەن مسەیتەروی بەسەر ناوچەکانە ئەم نەخشانە بە ملەوەنی بە ڕەنگ بە بۆیە ڕەنگێکی جوانەکە کە تا ئەمڕۆ ڕەنگەکەی هەرەکو خۆی ماوەتەوە زۆر سەیرانی تا ئەمڕۆژ ئەو ڕەنگە بە جوانی ماوەتە نازانی لە چ گوڵێک ئەم ڕنگمانی دەهێناوە ئەمانەی کردووە و هەروە ئەم پیاوە ئەندازیارێکی بڵین هەندەسی زۆر جوان بووە توانیوەتی شوێنەکان لە شوێنی خۆیانە دیاریان بکە و ئەم پیاوەیەکێک لە ئیشەکانی تری ئەوە بوو کە لە ئەستەمبوڵەوە کەوتە ڕێ ئیشی یەکەمی چوو بۆ ئەمریکا کە ئەرزی ئەو بەری دەریای زەریای ئەتلەسی بدۆزێتەوە ئەوە بوو کە لە ماوەیەکی یعنی قیاسیە توانی تەبەن ئەگەر حسێبی کەی لە 1505 هەتا ساڵی 1513 کەمە بۆ شتێکی وا عەزیم بۆ شتێکی وا گەورە زۆر کاتەکە کەم ینی 5 بۆ 13 چەندێکە 8 ساڵەکە لەو 8 ساڵە توانیوێتی 7000 کیلۆمەتر لە ئەستەمبوڵەوە ببڕێ بۆ ئەمریکا بچێتە بەحری کاریبی لە بەحری کاریبی و نەخشە بکێشێ هەموو چاوت دۆڵەکانی هەموو جزیرەکانی بپێشێ بڕوا بۆ کوێ بچێتە ئەمریکای باکوور لە ئەمریکای باکوور ئەچێ بۆ ئالاسکا ینی ئالاسکا ئەوتا لە ڕۆژ ئاوای کەنەداوە لێوە ئەڕوا بۆ کوێ ئەچێ بۆ ئاسیای ئەوبەر ئەدۆزێتەوە ئاسیای ئەوبەر ئەدۆزێتەوە دوایەکە دووبارەیە بەرەو خوار بۆ ئەمریکای ناوەڕاست لە ئەمریکای ناوەڕاستێ بۆ ئەمریکای باشوور لێوێتە خوار و ئەخیری ئەمریکای باشووریش ئەدۆزێتەوە کە ئەڵێ ڕەبتە بە بەستەڵەکی باشوورەوە ینی لە خواریشەوە تەبەنەگە حسێبێکی ئەمە 8000 کیلۆمەتر ئەمە 7000 کیلۆمەتری کە تۆ سەریم ئەم توانایە لەو کاتا کە تۆ ماتۆڕێکری نییە ئەم بەلەمە پاڵپێوەنی هەر بە سەوڵ ئەم بەلەمانە براوەتە ئەو بەربراوتە سەری دنیا و بۆ خواری دنیا ئەم پیاوە چ قوتێکی بۆ چ توانایەکی هەبووە چە
سەبر و تەحملێکی هەبووە کە ماڵ و مناڵی خۆی نەبینێ لەم بەحرانە بێ هەر واتی تر ببینێ یعنی ئەمەی هەموو کێشاوە بە دەوڵەتی عوسمانی لە ساڵی 1513 ئەمەی تەواو کردووە دواییەتەوە بۆ ناوچەی ئاسیا و ئەفریقا و ئەمریکا هین ئەوروپا لە پێشەوە چێ بۆ بەستەڵەکی باکوور لە بەستەڵەکی باکوورەوە لە سەروی ئەوروپاوە و دانیمارک و فنلەندە و ئەوانە وێتە خوارەوە بۆ ئەوروپا هەتا دەریای ناوەڕاست لە دەریای ناوەڕاست یە بۆ ئەفریقا هەتا خواری ئەفریقای ڕەسی ڕەزای ساڵح هەتا ئەوێ نەخشەی ئەم ناوە بە تەواوەتی هەمووی ئەکێشێ پاشان ئەچێ بۆ ئاسیا تەبە نەخشەیە تەواو نییە ئاسیاکەی لێ بڕاوە ئەگینایە بۆ ئاسیا هەموو ئاسیا کەشفەکە و لە نەخشە دیاریەکە و نەخشەیەکی جوانی جیهان ئەکا بۆ دەوڵەتی عوسمانی ئەڵێ هەر کاتەویست دنیا بگری ئەمە نەخشەکەیەتی ئەمە شوێنە استراتیژیەکەیەتی ئەمە ڕووبارەکانە ئەمە دەریاکانە بەڕەن بۆیەکە بیابان دارستانەکان شاخەکان دۆڵەکان دەریاچەکان هەمویانی بۆ دیارەکە هەر بەوەی شۆ ناوەسێ یەت هێڵی پانیش و هێڵی درێژیشی بۆ کێشێ هێڵی پانی کە 90 پلەیە لە خواری ئەرزۆیەت بۆ سفر هێڵی سفر لە ناوەڕاستی دەبێ دوایی 90 کە بەرەو ژوور دوایی بە هێڵی درێژیش کە 360 هێڵە ئەمەیشی بۆ کێشێت تەبەن ئەمەیان بۆ ئاو هەوایە ئەوەیان بۆ چییە ئەوەیان بۆ دیاریکردنی کاتە درێژەکان بۆ دیاریکردنی کاتە بەڵام پانیەکان بۆ دیاریکردنی شوێن و ئاو هەوا و گەرما و سەرما و ئەوانەیە ئەم پیاوە بەڕاستی تایسە ئیشی سەر نەکراوە من زۆر سوپاسی ئەم برا خۆشەویستەکەم کە هاتووە ئەمی شەی بۆ یەکەم جار کردووە ئەوێ ڕەگ و ڕەچەڵکی ئەم پیاوە تواناکانی هێزی دەسوسەکانی پیابکە هەمووی کۆکاتەوە ئەم خەریتە نوقسانە بتوانێت تەواوی بکات هەمووی بدۆدێتەوە و ژیانێکی جوانی ئەم پیاوە بنووسین بخاتە بەردەستی لە کۆڵەرەوان بۆی لە کۆڵەرەوان لەم پیاوە هەوڵ بن لەم پیاوە ئیسفادە بکەن ئەگەر ئەمە بکە تەبەن کریستۆف کۆڵۆمبس کە لە بولغاریاوە ئەوەی خۆیەکە یەت بۆ ئەمریکا 300 ساڵ دوای ئەمریکا ئەم 300 ساڵ پێش ئەو ئەم پیاوە کووردە زانا کووردە دەریاوانە کووردە 300 ساڵ پێش کریستۆف کۆڵۆمبس زۆر جوانتر لەو بە مەبەستی ئاشتی خوازی ژەیکا کە ئەوێ ئەم جیهانە ئاوەدان بێتەوە بەڵام کریستۆف کۆڵۆمبس ئەوێ ئەو بەرداگیر بکە ڕەشپێسەکانی هەموو لە ناو بردنزیکی 9 ملیۆن ڕەشپێسیان لە ناو برد هاتن خەڵکی سوپیان لەوێ نیشتەجێ کرد هەرچی خەڵکی وڵاتەکەی هەمویان لە ناو برد خۆیان کۆچیان کرد بۆ ئێستا بۆ وڵاتی خۆیان بە ڕەشپێسەکان لەوێ لە ئاستی سێهەمی شانین لە ئاسی سێهەمی شانی ناتوان بەزداری هیچ خۆشی و شادیەکی ئەو وڵاتە بکەن یعنی وایان دەکردن بەڵام ئەم ویستی ئەو وڵاتانە هەموو بێنێتە بەردەستی خەلیفەی عوسمانی بۆ ئەوەی خەلیفەی عوسمانی بتوانێت هەموو دنیا لە ئاشتیا جێبەجێ بکە و حکمی هەموو جیهان بکەن و شەڕ و شۆڕ نەمێنە لە عالەما و خەڵک خەریکی ئاوەدانی و شارستانی و ئەوانە بوو وەسەلام عەلەیکم